پەرینووری بەڕێوەبەری گشتی بودجەی هەرێمی کوردستان لە پێشوودا وارووا شارەزایەکی باشی بودجە و دارایی پێم خۆشەوەم پرسە لەگەڵ تۆیە ئەمڕۆ گفتوگۆ بکەین مادوومان کردی بەخێربی پرسیاری یەکەم بەوە دەست پێ یەکەم پێکهاتەی بودجە چی پێویستە ئایا لە هەرێمی کوردستان ئێستا نیمانەوە یاسای بودجەمان نییە؟ زۆر سپاس دەستان خۆش بێ بەڕاستی ئەگەر بێت و ئێمە وەکو دەسەڵاتی کوردی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار درابێت لەوەی کە هەرێمی کوردستان بودجەی هەبێت و بەشە بودجەی خۆی نەک موچە بەشە بودجەی خۆی لە حکوومەتی ئیتیحادی بە دیاریکراوی وەرگێت ئەمە هەواڵێکی زۆر زۆر دڵخۆشکەرە لەبەرەوەی بوونی بودجە سیمای شارستانیەت ئەیا بە دام و دەستگاکانی حکوومەت لەوە دەرەچێت لەم جیرفان بۆ ئەو جیرفان یعنی ئێستا ئێمە لە 2014ەوە وەکو دوکانی بەکرد و دوو قاڵب سابوون بەڕاستی من زۆر سەریح قساکەم لەبەرەوەی داهات و خەرجمان دیار نییە کە بودجە هەبوو دادپەروەریە بێت کە بودجە هەبوو داهات دیاریە بێت چۆنچۆنی وەرەگیرێ چۆنچۆنی دابەشەکرێت بەسەر هەموو قتاعەکانە چۆنچۆنی دابەشەکرێت بەپێی یعنی خزمەتگوزاری پێویست بۆ هەموو ناوچەکان بەبێ جاکاری خەرجیەکان دەستنیشانەکرێت کە ئەو خەرجیانی کە زەرورن پرایۆریتی ئەیرێتێ ئەوانەی کە زۆر زەرور نین چاوی لێ ئەپۆشرێ بۆ ئەوەی گرنگترین پێش گرنگتر بێت ئەمانە هەمووی کە لە بودجە جێکرایەوە بە دڵنیاییەوە تۆ سیستمێکی ئابووری و سیستمێکی دارایی بە یاسا پەیڕەوەکەیت لە هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بەو پرسیارەی بەڕێستان ببورم قسەم پێ بڕیت سەبارەت بەو پرسیارەی بەڕێستان ئایا میکانیزمی ئامادەسازی بۆ ئامادەکردنی بودجە و بڵێن کەرەسەی تەواو لەبەردەستایە من ئەڵێم بەڵێ بۆچی ئێمە ئەگەر داهاتەکەمان زۆر کەمیش بێت ضروریە بزانین چۆن تەسەڕف بەو داهاتاکەین ئایا ئەو داهاتە هی ناوخۆی خۆمان بێ ئایا ئەو داهاتە منحە و قڕوز بێت لە وڵاتان وەرگیرێ ئایا ئەو داهاتە بەشە بودجەی هەرێم بێ کە لە حکوومەتی ئیتیحادیە بە پێی دەستور بڵێن مافێکی دەستوری خەڵکی هەرێمی کوردستانە کە بەشە بودجەی هەبێ وەکو هەموو پارێزگاکانی تر بە تایبەت کە ئێستا نەود ڕادستی حکوومەتی ئیتیحادی کراوە و ئەو بڕەپارەی کە لە داهاتی ناوخۆش دەستنیشان کراوە ئەدرێ بە حکوومەتی ئیتیحادی ضروریە بەڵام زۆر ضروریە ئێمە کە ئەکەوینە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ئیتیحادی سەرەتا بزانین لەسەر چی ڕێگەکەوین لەگەڵیانە بۆ نمونە ئێمە تا ئێستا کە ئەڵێن 12 پۆینت ئەوەنە بەشە بودجەی هەرێمی کوردستانە لە بودجەی ئیتیحادی هەتا ئێستا ئێمە ئەو بەشە بودجێمان وەرنەگرتووە قەت لە باشترین کاتە ئێمە ئەو 12.67مان وەرنەگرتووە ببوورە ئەمە خاڵی دووهەم ئێمە بە نووسراوی فەرمی کاتی خۆی بەڕێز ستەیفمان ئاگادار کرد کە بەشە بودجەی هەرێمی کوردستان بە پێی نووسراوێکی فەرمی وەزارەتی پلاندانانی عێراقی و هەروەها وەزارەتی بازرگانی عێراقی حسەمان لە سا 14 لە سا 14 بودجەی گشتی عێراقە بەڵام بەداخەوە ئێمە یعنی وامان لێ هاتووە لە کوردی هەردوو جەژنەکە بووین ئەو بەشە ئەو نەوتەی کە خۆمان دەرمان ئەهێنا و کە شێوەیە لە شێوەکان لەبەرەوەی بودجە نەبوو نەمان ئەزانی چۆنمان تەسەڕف پێ کرد وای لێ هات ئێستا حکوومەتی ئیتیحادی ئەو بەشە نەوتەی بردووە یعنی ماڭانە نزیکەی 250,000 بەرمیل
ئەگەر بەشی ناوخۆ بەشێکی کەمی لێ گلبیرێتەوە باقی تەسلیمی حکوومەتی اتحادیەکرێ کەواتە ئێمە و داهاتی ناوخۆش ئەگەر بێت و ئەم سیستمە تازەیە پیادە بکرێت شتێکی باشە ئەو سیستمە ئەلکترۆنیە بۆ وەرگرتنی گومرگ بۆچی چونکە بڵین کۆنتترۆلی هەنێ لا بەلای گەندەڵی ئەو باسیی ئەو بابەتانە و پێوەست بە بەشە بودجەی هەرێمی کوردستانەکەین بەسەد گەڕێنمەوە بۆ باسی بودجە ئەوەی بودجە پێویستێتی وەک ئاماژەت پێکرد ئەو سەرچاوانی داهاتەیە واروها لە چیا خەرجیەکەی واتامە دادپەروەریەکی جوانە لە بابەتی ئیدارەدانی مالیەوە هەرێمی کوردستان بیانوی چییە؟ حکوومەت هەرێمی کوردستان بیانوی چییە کە بودجەی نەبوو هەتاوەکو ئێستا چونکە ئێستا ئەوەی ئەزانین بە تایبەت لە شەوی ڕابردووەوە کە سەرۆکیەکێ لە حیزبەکان باسی لەوە کرد کە ئەوان دەست پێشخەریەکیانێ ئەیانوێ حکوومەت هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بودجێ هەبێ و دواتریش سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان وەڵامی دایەوە بە گرنگی زانی کەواتە بابەتی بوونی بودجە پێویستە بۆی خەڵک بزانێ داهاتی ئەم وڵاتە چەنە خەرجەکانی چەنە بیانوی حکوومەت لە دوای 2014ەوە کە تاوەکو ئێستا بودجەی نییە بۆچی گەڕێنیتەوە؟ بەڕاستی من دەستخۆشی لەو برادەراکەم کە ئەوە ئامانجی بێت کە خاوەنی بودجە بین بەڵام وابزانم مەسلەی ئامادەکردنی بودجە تایبەتمەندێتی وەزارەتی داراییە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان تایبەتمەندێتی حیزبەکانی ڕاستە حیزبەکان حکوومەت پێگەهێنن فشارکەن بۆی ئەتوانن فشارکەن بودجە هەبێ و من سەبارەت بە وەزارەتی دارایی ئەو چەند ساڵی کە لەوێ بووم وەکو بڵین شایەتیەکی زۆر بە ویژدانەوە جەنابی وەزیر زۆر مەبەستی بوو کە بودجەمان هەبێ و 2021 توانیمان بودجەیەکی زۆر زانستی پێشکەشکەین بەڵام نەچۆ پەرلەمان لەبەرەوەی بەهۆی قەرزی شەریکاتی نەوتیەوە عجزێکی زۆرمان هەبوو دەنا ئێمە سەبارەت بە خەرجیەکان هەتا توانی بێتمان کەممان کردبەوانێ و تەوزیعی خەرجیەکان بەڕاستی ئەمە لەلایەکی تر مەسەلەی زۆری موچەی فەرمانبەران کە نزیکەی لە ساڵ 68 بۆ هەفتای بودجە هەم لە عێراقی اتحادی هەم لە هەرێمی کوردستان تەرخانەکرێت بۆ موچەی فەرمانبەران ضروریە ئێمە بۆ ئەوەی بودجەیەکی ڕەشیقمان هەبێ بیر لەوە بکەینەوە گرنگی بین بە کەرتی تایبەت بۆ ئەوەی بتوانین زۆرترین دەستی کار بنێرینە کەرتی تایبەت ئەو بارگرانیە لە کەرتی گشتی نەمێنێت بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو بودجەی کە تەرخانە کرێ بۆ موچەی فەرمانبەران و بۆ دامەزرانی فەرمانبەران تەرخانە کرێ بۆ خەرجیەکانی مەسەلەن هەنێ کە زۆر ضرورترە لەو بابەتانە بۆ ئاوەدانکردنەیە بۆ ئەوانێ ئەمە لەلایەکی تر مەسەلەی دابەشکردنی داهات و خەرج بەسەر پارێزگاکانە ئەنی گوند هەیە زۆرترین وێرانکاری زمانی ڕژێمی بەعسی دوابڕاوی بەرکەوتووە بەڵام هەتا ئێستا ئاوڕی لێ نەیراوەتەوە کە تۆ بودجە و هەبوو بە وەحدەی ئیداری ئەو شوێنە ئەڵێ ئەو گوندە ئەڵێ تکایە تۆ بودجەی خۆت بڵین ڕێک خەرەوە بۆ ئەوەی بینێریتە وەزارەتی دارایی هەتاوەکو بتوانرێ بە پێی پێداویستی ئەو گوندەیان ئەو ناحەیەیان ئەو قامێتە بودجەی بۆ چرخەکە نەک لە بڕ بێ و نەزانێت نەخێر تۆ ناتوانێت مەسەلەن لە پڕێکە بەرپرسێک سەردانی شوێنێکەکە سەیرەکات شۆکە بێت ئەم شوێنە بۆچی بەو شێوەیە بێت بەڵام ئەگەر تۆ بە شێوەیەکی مەیدانی سەردانیکردنەکان کاتێ بێ کە مەسەلەن تۆ بودجە ئاماداکەی یەکە کارجێڕیەکان هەڵەسن بە سەردانی شوێنەکان بزانن بە پێی پێویستی شوێنەکان لە فەرمانبەر بێت لە کەلوپەل بێت لە ئاوەدانکردنەوە بێت لە دوای ئەوە بودجە هەر بودجەی بەکاربردن نییە بودجەی وەبەرهێنانیشە ئێمە بێ بیر لەوە بکەینەوە کەمترین لەمە دووە یعنی لە دوای ئەم
بودجێەوە کەمترین بودجەمان بۆ بەکاربردن بێ زۆرترین بودجەمان بۆەوە بەرهێنان بێ کەواتە لە هەرێمی کوردستان بۆ بەرهێنانە هەیە ئیشی خۆیەکە خەرجیە حکوومەت خەرجی خۆیەکە و سەرچاوی داهاتەکانیشی تا ڕادەیەک هە بنیانە بن کەم بنیا زۆر بن دیارە پارە لە چۆ وەردەگرێ و سەرچاوەکانی چۆن کەواتە بوونی بودجە ضرورەتێکە شتێک نییە کە نەبێت سەبارەت بە پشتی هەرێمی کوردستان تۆ باسێکە کرد لەگەڵ بەغدایە لە ڕابردووە داوای 14% کراوەوە لە باشترین حاڵەتە 12.6%یان نەناردووە ئێستا دوایین کۆبوونی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لەمە دووە دووە ئەبێت داوای 14% بکەین نەک داوای موچە بکەین بەدڵنیایی دوایم هەنگاوە لەگەڵ بەغدادا چۆن دەتوانرێت بچێتە قاڵبی خۆی و کاری لەسەر بکرێت خۆی دیاریکردنی بەشە بودجە بەپێی چڕی دانیشتوانە کە تۆ چڕی دانیشتوان بەپێی دوا سەرژمێری ئەم سەرژمێری ئەخیریش نەک ئەوەی کە من ئەڵێم بە بەڵگە یامە دەست ستەیف بەڕێزیان وتم ئەمە سا چواردەیە حسەی کوردستان ئەو کاتەکە من لە وەزارەتی دارایی بووم ئەتوانم بڵێم پشتگوێی خست وە زۆر دڵنیاش بوو کە ئەوە بەڵگەیەکی زۆر باوەڕ پێکراوە هی وەزارەتەکانی خۆیانە بەپێی چڕی دانیشتوان ئەبێ وەفدی هەرێم پێداگرت بێ لەسەر ئەوەی کە ئەو بەشە بودجەیە لە سا چواردە بێ ئەمە وەکو وەفدی هەرێم وەکو نوێنەرانمان کە خەڵک دەنگیان پێیاون و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق نوێنەری ئەم چوار پارێزگایەن ضروریە بەپێی پارێزگاکان بەپێی چڕی دانیشتوان بەپێی زەرمەندی ئەم ناوچەیە نەک هەر بەشە بودجەکە بەڵکو لە ئەمەی پارەی پیترۆدۆلارە ئەمە هی بنیادنانەوەی پارێزگاکانە ئەمانە هەمووی ضرورە کە بەپێی دەستور و بەپێی یاسای موازنە ئەبێ ئیشی لەسەر وەکو شارەزایەکی بودجە پێ دوایە عێراق دەتوانێت لەم ساڵە بودجەی 2026 و یاخود لانی کەم وەکو جاری پێش و بودجەی چەند ساڵێک ئامادە بکات عێراق خۆی ئێستا لە ئەزمەیەکی داراییایە بەڵام توانیویانە خۆیان کۆنتترۆل بکەن هەتا ئێستا نەگەیشتۆتە ئەو حەدەی کە زۆر پێیانەوە دیار بێ لەبەرەوە ئەگەر بێت و بودجە نەبێ وابزانام زیاتر کێشیان بۆ دروستە بێ بۆیە بوونی بودجە و لە بەتایبەت کە ئێستا بەشە بودجەی هەرێم لە لای ئەوانە و نەوت ڕادستی ئەوان کراوە یعنی عەرە بەڵێ شەڕون لابودە منه ئەبێ ببێت ئیتر ئەوە بڕیاری سیاسی شەزانێ چونکە بوونی بودجە بەداخەوە وای لێ هاتووە پەیوەست کراوە بە بارودۆخی سیاسی زۆر بەداخەوە کە نابێوا بێت پێم خۆشە دوایین پرسیار ڕەئی تۆ بزانم لەسەر ئەو سیستمە نوێی ئەسی کۆدا کە باسەکرێت زۆر قسەی لەسەرەکرێت وەکو شارەزایەکی دارایی من پێش ئەوەی بچینە سەر باسی ئەسی کۆدا سەبارەت بە بودجە جگە لەوەی کە دادپەروەریە کە لە دابشکردنی خەرج و داهات وەسیلەیەکی چاودێریشە بۆ چۆنێتی تەسەڕف بە خەرج و داهات وەسیلەیەکی چاودێریە کە وا ئەکات پەرلەمانی کوردستان لە هەر کات و ساتێکە بیەوێت بەپێی ئەو موازنەی کە هەیە مەسەلەن من بەرپرسی وەحدەیەکی ئیداریم بەپێی موازنەکەم بێت پرسیینەوەم لەگەڵا بکە چۆن تەسەڕفم بەو داهاتەوە کردووە کە هەم بووە ئەو خەرجانم بۆچی بووە بۆ چ فەسڵ و مادە و ئیتر ئەو شتانە بووە کە بۆی تەرخان کراوە ئایا لە چی تەجاوزم کردووە ئایا لە چی کەم تەرقەم بووم ئەوێ بە وەسیلەیەکی چاودێری سەبارەت بەوەی کە پرسیارەکەی بەڕێزە دوو جانبی هەیە جانبێکیان کە زۆر باشە بڵین تەواو کۆنتترۆڵی خاڵە سنووریەکان ئەکرێت تەواو کۆنتترۆڵی داهاتەکان ئەکرێت چاودێرێکە بەسەر بڵین ئەو فەرمانبەرانەی کە ئیش لە گۆمرگەکانەکەن هەرچەنە وەکو هەرێمی کوردستان یەکجار ئەو هینە نییە وەکو خوار و ناوەڕاستی عێراق بەداخەوە لەوێ داهات زۆر بێسەر و بەرەیە
هەرچەنە خۆیان واناڵێن بەڵام هەستی پێەکەین ئێمە ئەمە جانبە باشەکەی جانبەکەی تری خۆی ئەتوانم بڵێم مەبدەئێکە بۆ حیمایی منتیج ئەبێ هاوتەریب لەگەڵ حیمایی منتیج ببوورە نازانم حیمایە بە کوردی چی پێ بڵێم پارێزگاری لە بەرهەم لە وەبەرهێنەر ئەبێ پارێزگاری لە بەکاربەریش بکرێت چونکە بەکاربەر تۆ بتەوێ نەتەوێ لەبەرەوەی باج و گومرگەکە زیایی کردووە سەیرەکەیت قوەی شیرائی دینار کەمە بێتەوە بتەوێ نەتەوێ مەسەلەن تۆ ئەگەر جاران بە 100,000 دینار توانی بێت بەشی هەفتەیەک هەنێ مستەلزەماتی ضروری ماڵ بکڕیت و داینیت و بڵێ ئیتر من ئەم بەشی ئەم هەفتەیەمەکە ئێستا ڕەنگە بەو 100,000 بەشی 2 ڕۆژیان 3 ڕۆژ بۆ بکڕێت کەواتە قوەی شیرائی دینار لە پاڵ پاراستنی بەرهەم و بەرهەمی ناوخۆ دەبێت پارێزگاری لە بەکاربەریش بکرێت یعنی ئەبێ هاوتەری بە دڵنیاییەوە ئەبێ هاوتەری بێت زۆر زۆر سپاس بۆ ئێوە بەڕێوەبەری پێشووی بودجە هەرچەنە من دەمێکە لە بوارەکی خۆم دوورم بەڕاستی لەبەرەوەی زۆر پیرۆزم گرتوۆتە ئەستۆ بەڵام هەمیشە لە خزمەتتانەبی بەڵام ئێمە جارجار ئەدبینەوە سەرەوە خەتیپاسانەکە ئازانین ئەم بابەتانە پێویستەکە کەسی شارەزا قسەی لەسەر بکە بە ڕێزیشتانێکی لە کەسە شارەزاکان لە بابەتی بودجەیە زۆر سپاسانەکەم دەست خۆش.